وڵاتێمە فەرموو جەنگۆ ئەوە شتەکانت. قوربانی دەستت بم بۆم خەرە کیسێکی تریشەوە با نەدڕێت. هەندە ئەو کیسە نایلونانت بۆیان دەتەسکن بیخەرە دانەیەکی تریشەوە دەی چاوەکەم. کاکە خێری شتەکانت لە کیسی نایلۆ وەرگرتەوە کە دەزانی ئاوایە جوورەکەیەکت هێنا بایە بە هیچ نەدەڕا. ئەو نایلۆنانە زیانەکەیان دووەندە سوودەکەیانە برالە. باشە دەی ماڵاوەدان بۆ ڕەزیل بووی. هەندە خوانی تایبەتت بۆ مانگاکەشمدا ناوە کوڕە و مانگایم لە خۆم زیاتر سوودی هەیە ها. کاکە پێش هەمووان ئەوم داناوە. هەندە ئێستا بە قوربانت دەبم ئەوە چ داوە بە مانگاکەم بۆ کوشتت. جەنگۆ بۆ خافی خۆی بوەستە زوو بڕیار مەدە چیم داوە بە خەڵکەرەوەشم داوە بە تو بە زاتێ خۆی. ئەمن ئەو شتانە نازانم ئەتۆ مانگاکەمت کوشتووە حەقت لێ دەکەمەوە دەبێت ئێستا لەو خواردنێ مانگاکەم خۆی. جەنگۆ بۆ خافی خودای نەکەی کاکە دکتۆری دەبێ بە شەرتی پیاوان ئەگەر خەتای خواردی من بێت دوو مانگال بۆ دەکڕمەوە بەجێ یەکیە. بەداخەوە ئەو مانگا کیسەی نایلۆی لەگەڵ گیان خواردنەکان خواردۆ خنکاوە ئەگەر نەش خنکا بۆیە مادەکانی نایلۆنەکە لەگەڵ شیرەکەی تێکەڵ دەبووە دەبۆیە زیان بۆ خۆت چاوەکەم. ئەی نازانین کیسەی نایلۆن لە پێکاتە کیمیاوی ئاڵۆزەکانە لە نەوت و پێکاتەکانی وەردەگیرێت و کاری توش بوون بە نەخۆشی شێرپەنجەیە. خاتوو دکتۆرە ئەو کامرایە هەموو جارێکە شتێکم لێ دەکڕی نرخی شتەکەم لە کیسە نایلۆنەکان لێ وەردەگریتەوە دوایش ئاوا لە سروشدا فڕیان دەدا وەک محتاجی لێ هاتووە بۆ کیسی نایلۆن کاک جەنگۆی. من ئەمانەم نەدەزانی لەسەر دەستی تۆ خاتوو دکتۆرە نایلۆکەم دەکەمەوە وعدەی پیاوان بێت. دانیشتوانی کوردستان لە بازارکردنی ڕۆژانەیاندا بە ڕێژەیەکی بەرچاو کیسی نایلۆن بەکاردەهێن و دوای چەند جارێکی کەم لە بەکارهێنانی کە ناگاتە تەنها 5 جار نابەرپرسیارانە فڕێ دەدەنە ژینگە و بەو هۆیەوە ئاو هەوا و خاکمان پیس دەبێت. بەمە ژینگەیەکی پیس و ناتەندروست بۆ مرۆڤ و ئاژەڵ و ڕووەک و هەموو زیندەوەران دەخڵقێنن. نایلۆن لە پێکاتە کیمیایە ئالۆزەکانە و بە ئاسانی لەگەڵ مادە خۆراکیەکاندا یەک دەگرێت بە تایبەت ئەگەر خۆراکەکە گەرم بێت وەک سەمون گەردیلەکانی نایلۆن لەگەڵ سەمونەکە یەک دەگرن و لە ڕێگەی سووری خۆراکەوە بە سووری خوێن و تەواوی جەستە دەگات و دەبێتە هۆکاری بەهێزی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە کە دەشتێتە خوارەوە بۆ ناوزەوی ڕێگری لە ئەو دەکات و بڕەکەی کەم دەکاتەوە دەبێتە هۆی پیسبوونی خاک و 5 ساڵی پێویستە تاشی دەبێتەوە لە خاکدا و دە بۆ 20 ساڵیشی پێدەچێت لە ئەودا. لە کاتی سوتاندنیدا ئۆکسیدەکانی کلۆرۆکاربۆن دەردەکات کە هۆکارە بۆ گەرمبوونی زەوی بەهۆی سووکی کێشەکەیەوە با بە ئاسانی دەیگوازێتەوە ئەوە شۆکارێکی سەرەکیە لە کۆکردنەوەی خۆڵ و پیسی لە دەریا و زەریاکانیشدا و چەندین زیندەوەری ئاوی و وشکانیش بەهۆی کیسی نایلۆنی فرێدراوی مرۆڤەکان خنکاون و ڕۆژانەش مردنیان بەردەوامە.